سەبارەت بە هێرشە درۆنیەکان و ڕەوشی ئەمنی عێراق دکتۆر ریاض محەممەد شرۆڤەکاری سیاسی لە بەغدادەوە میوانمانە. دکتۆر سوپاس مامەدەبوونی بەڕێستان. هێرشە درۆنیەکان تا چەند کاریگەریان لەسەر ڕەوشی عێراق بێ؟ بەڵێ سڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 وا دەردەکەوێت کە بارودۆخەکە دەسێتە ناوەندی گەردەلوولەوە و خراپتر دەبێت و پێکدادان و ئاڵۆزیەکان زیاتر دەبن. لە ئێستادا مەیدانی ئاڵۆزیەکان فراوانتر دەبێت. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی بینیومانە کە نەخشەیەکی ڕوون و ئاشکرای ململانەکان نەخشێنراوە و وێناکراوە. ئێستا لای هەموو لایەک ڕوونە لەو تەقینەوانەی کە لە کرمان ڕوویاندا، لەو تەقینەوەی کە دوێنێ لە کرمان ڕوویدا و هەروە هێرشێک بۆ سەر گروپە چەکدارەکان لە ناوڕاستی بەغدادە. ئەمانە پێشاتی زۆر مەترسیدارن لە ململانەی نێوان بەرەی مقاومە و هەروەها هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانە و بوونیان لە عێراق و لە ناوچەکەدا. ئەو گورجەی کە پێشتر لە هەولێر ڕوویدا تەواوی ئەم ڕووداوانە، ئەمانە ڕووداوی گەورە و گەرێنگن، ئەوەمان پیشان دەدەن کە ململانێکە فراوانتر بووە و هەروەها چەند لایەنێکن هەوڵ دەدەن و بانگەشەش بۆ ئەوە دەکەن کە ململانێکە فراوانتر بێ و شەڕەکە گەورەتر بێت. بەو بۆنەیەوە ئەمریکاکان نایەنەوێت ئەم بابەتە فراوان بێت، تەنانەت خودی ئێرانیش ناوێت. بەڵام دارودەستەی ئێران و گروپەکانی سەر بە ئێران لە یەمەن و لە سووریا و لە عێراق و لە باکووری یاخود باشووری لوبنان ببورن، دەیانەوێت ئەم بابەتە ڕوو بدات، دەیانەوێت ئەمە وڵاتەکە و بارودۆخی ناوچەکە بخەنە سەر پلێتێکی گرگرتووەوە. ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە. هەمووشی پەیوەندی بەو شەڕەوە هەیە کە ئێستا لە غەزە لە نێوان حەماس و ئیسرائیل ڕوویدا. بۆیە ئێمە داوامان کردووە لە چەندین شوێن و جێگەی جیا پێویستە عێراق دوور بێت لە سیاسەتی بەرەکان، نابێت عێراق ببێتە بەڕێی شەڕ و بەرەی جەنگ. عێراق بۆ خۆی کێشەی کەم نییە تا ئەم کێشەشی بێتە سەر، بۆ خۆی نەهامەتی کەم نیە تا ئەمەشی بێتە سەر. ماوەی 20 ساڵە عێراق لەم جۆرە کێشانەدا. بۆیە پێویستە ئێمە خۆمان لەم بابەتانە دوور بخەینەوە، نیشتیمانی بپارێزین، خاچی یەکگرتووی خۆمان بپارێزین، لە هەمان کاتدا هەرێمی کوردستان و عێراق بەیەکەوە هاوکاری یەکتری بکەن و بەردەوام بن لە هاوکاریکردنی یەکتی، بەتایبەتی لەو هێرشانەی کە کراوەتە سەر پێشمەرگە و لایەنەکان دیکە پێویستە پارێزگاری لەم شتانە بکرێەوە، حاڵەتی لەم جۆرە دووبارە نەبێتەوە بۆ سەر پێگەکان و هەموو ئەمانە هەموو ئەم بابەتانە تەنیا کێشە و ململانەی زیاتر لە ناوچەکە دروست دەکەن، دووساری جەنگێکمان دەکەنەوە کە نائەزانین دەرەنجامەکەی چی دەبێت بەرەو کوێمان دەبن. باش بۆیە پێویستە لە ئێستادا بە ئاقلانەمان بەڵە بکەین، لایەنی ئاقلانە ئەو لایەنە بێت کە بڵێ عێراق هیچ بەرژەوەندیەکی لەم ململانەیە و لە زۆربوونی ئاڵۆزەکەندا نییە. دەکرێت کە ڕوبەڕووبوونەوەی ئەم شتانە و یاخۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕووداوانەی بە شێوازی خۆی بێت، بەڵام حکوومەتی ئەمریکا و هێزەکانی ئەمریکا بە بڕیاری عێراق بە بڕیاری حکوومەتی عێراقی لە نێو عێراقدان وەکو ڕاوێژکارن، بنکەیان هەیە بۆ ڕاهێنان پێدان بە هێزەکانی عێراقدا. بوونی ئەمریکا ئێستا بوونێکی فەرمیە لەسەر داوای سەرکردایەتی عێراق و حکوومەتی عێراق وە لە ماوەی ڕووداوەکانی ساڵی 2014 لە دوای هاتنی داعش و شەڕکردن دژی داعش. زۆر باشە. ئەم جۆرە هێرشە درۆنیانە تا چەند کاریگەری لەسەر ئەو لێک تێگەشتانە هەبێت کە لە نێوان هێزە چەکدارەکانی عێراق و هاوپەیمانانە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر؟ ئەمڕۆ ڕاگەیەنراوی حکوومەتی عێراقی ڕاگەیەنراوێکی زۆر ڕوون و ئەشکرای و پەیامێکی زۆر ڕوونی تێدا هەموو لایەک لی تێدەگەن. پێشتر دەیانگوت کە ئەم لایەنانە سەر بە حکوومەت نین، دەیگوت ئەم لایەنانە لەلایەن کۆمەڵە کەسانێکەوە ئەنجام دراون کە کردەوەی تیرۆریستین و هەروەها لە یاسا دەرچوون و بە شێوازێک لە شێوازەکان باسی دەکرد. بەڵام ئەمڕۆ دەڵێ چی؟ دەڵێ ئەمانە سەر بە دەوڵەتی عێراقن، هێزی ئەمنین و ئەمە پێشێلکاریە بۆ سەر سەروەری عێراق. ئەم زۆرە تێکەڵکردنە بەڕاستی شیکەرەوە و شڕۆڤەکارە سیاسەکان دەخاتە حاڵەتی سەرسوورمانەوە، نازانن چۆن ئەم بابەتە ڕوون بکەنەوە. ئێستا دەڵێت ئەمە پەیوەندی هەیە، پێشتریش دەیانگۆ پەیوەندی نەبوو، کەواتە پێویستە بەر لە هەموو شتێک پەیوەندیەکە ڕوون بکرێتەوە. پێویستە حکوومەتی عێراق بڵێ ئایا هەڵوێستی ئێمە چییە؟ ئایا ئەمانە ڕاوێژکارن؟ ئێمە پێویستمان بەوانە
ئێستا پێویستە گفتوگۆ بکرێتەوە و قسەیان لەگەڵ بکرێن ئەگەر وایە و نانەوێت لێرەون پێویستە سوپاسیان بکەن و بڵێن ئێمە نامانەوێت ئێوە لە عێراق بن بەبێ کێشە بەڵام ئەگەر ئێمە پێویستمان بە ئەمریکا و عێراق حکوومەت پێویستەیە قاچێکمان لەوە قاچێکمان لەوە ئەمە قبول کراو نییە. زۆر باشە دکتۆر ئەم هێرشانەی کە بۆ نمونە لەلایەن هاوپەیمانان لەلایەن ئەمریکاوە بۆ سەر گروپە چەکدارەکانەکرێەوە بە پێچەوانەشەوە بۆ سەر ئەمریکاکرێت یعنی ئەم هێرشانە بۆ بەردەوامە ئەمە لاوازی حکوومەتی عێراق نییە کە ئەم هێرشانە بەردەوامە و دووبارە ئابێتەوە حکوومەتی عێراق بێت چی بکات بۆ ڕاوەساندنی ئەم گرژیانی کە کاریگەری ڕاستە خۆی لەسەر ڕەوشی ئەمنی عێراق بێت. بەدڵنیاییەوە لاوازی حکوومەتی عێراقی شتێکی زۆر ڕوون و ئاشکرایە پێویستی بە هیچ شیکردنەوە ڕاوەکردنێک نییە. حکوومەتی عێراقی بڕیاری ڕەهای بەدەست نییە بۆ دیاریکردنی شوناس و ناسنامەی ئەم گروپە چەکدارانە ئایا ئەمانە لەگەڵ دەوڵەتن یاخود لەگەڵ دەوڵەت نین. دوای ئەمەش بڕیاری بەدەست حکوومەت بڕیارێکە کە پێشتر بڕیاری لەسەر دراوە واتە بڕیاری ڕەها بەدەست حکوومەتی عێراقی نییە بەڵکو چەند لایەنێکان وەکو ئەجێندای دەرەوەی سیاسی وەروە سەپێنراوی دەرەوەی سیاسی پەیوەندیەکان لە عراق کۆنتترۆل دەکەن وەکو پەیوەندی عراق لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا لەگەڵ تەواوی ناوچەکانی دیکە ئەم گروپە چەکدارانە لە نێو عراقدا هەموو ئەم بابەتانیان بەدەستەوە لە یەکتری ئاڵاوە بابەتەکان هەموو شتێک پەیوەندی بە شتێکی دیکەوە هەیە. حکوومەت بڕیاری کۆتایی بەدەست نییە بۆ دیاریکردنی شێواز و سەر و سیمای ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ گروپە چەکداری هەیە کە زۆر جار لەوانەیە حکوومەتی عێراقی دەچێتە دەرەوەی یاخود ئەو گروپە چەکدارن دەستنە دەرەوەی وردەکاری و ڕێنمایی حکوومەتی عێراقی بەرژەوەندی عێراق ئێستا لەوەدایە کە بارودۆخەکە هێور بکرێتەوە بارودۆخەکە لە ناوچەکە بۆ خۆی خراپە ئێمە لە سەروی گرکانەکە وەستاوین لە ڕووی ئابوووریەوە کێشەمان هەیە پەیوەندیمان لەگەڵ ئەمریکا کێشەی تێدا ئامەجگە لە بەهای دینار و ئەم بابەتانە و هەروەها مادەی هەفتەم و سەروەری بڕیاری ئەمریکا تاکو ئەم سادە کاریگەری لەسەر ئێمە هەیە پەیوەندی لەگەڵ وڵاتانی کەندا و تەواوی وڵاتانی دیکە هەموو ئەم بابەتانە وامان لێ دەکات کە ئێمە پێویستە بابەتەکە خوێندنەوەی بۆ بکەن و لێکۆڵنەوەی بۆ بکەین بە شێوەیەکی بابەتانی و عاقڵانی دوور لە هەر شتێکی دیکە پەلە نەکەین لە بڕیاردان و لەم جۆرە بڕیارانە بە هەر شێوەیەک بێت ئەم هێرشانە سوود بە عێراق ناگەین و سوود بە هیچ دایەکەش ناگەینن. بەڵێ بەڕێز دکتۆر ڕیاز محەممەد شرۆڤەکاری سیاسی لە بەغدادا و لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان.